ئەم شەڕێکی زیهنیە لەگەڵ گەلی کورد بە گشتی و ئێزیدیەکان بە تایبەتی ئەکرێ. ئێمە ئەزانین لە قۆناغێکە کاتێکە داعش دەرکەوت چەند بە دڕندانە پەلاماری ئێزیدیەکانیاندا و لە ناو گەلانی ناوچەکە ئێزیدیەکان زۆرترین زەرەری گیانی و زەرەری مادیشیان لێکەوت. ئەمە کارێکی زۆر نەئەخلاقی و ناسیاسی بوو لە ناوچەکەیە کرا. بەم هێرش و پەلاماریانەی کە ئەیکەنە سەر گەلانی ناوچەکە بە حسابی خۆیان دەرباز ئەکەن لە کێشە ناوخۆیەکانی خۆیان لەو قەیران و لەو گێژاوی کە تێکەوتون. بەڵام بەڕاستی ئەمە گێژاوەکەیان بۆ زیاتر قوڵ ئەکاتەوانێ بە ئامانجگرتنی زەردەشت شنگالی و لە ئێستاە و لە ڕابردووشە ساکینە و هاوڕێکانی هەواڵزێکی شنگالی و هاوڕێکانی هەواڵ هەڵمەت و هاوڕێکانی هەموو ئەمانە کارێکی تیرۆریستی ناقانونی نائەخلاقیە. ئامانجی فاشیزمی تورکی ئیخوانی ئەردۆگانی ئەوەیە کە گەلی ئێزیدی هەر پارچە پارچە و پەرت و بڵاو بێت و نەچێتەوە سەر ناوچە ڕەسەنەکەی خۆیان. سیاسیەکانی هەرێمی کوردستان و سیاسیەکانی عێراقیش داگیر کراوە، خاوەن ئیرادەیەکی سربەخۆ نین، خاوەن بڕیاری تایبەت بە خۆیان نین، خاوەن هەڵوێستی سیاسی لە بەرژەوەندی گەلی کوردانین. بەداخەوانێ ئەوان وابەستن بە دەوڵەتە داگیرکەرەکانەوە بۆیە ناتوانن هەڵوێست بەرامبەر بە تیرۆرکردنی تیرۆرکردن و پێشێلکردنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان دەربڕن، بەڵکوان خۆیان کار ئاسانیەکەن بۆوانە و سیخڕی و سیخڕ و شوێنە ناوچەکانی کوردستانیان کردووە بە سەربازگەی گەورە بۆ دەوڵەتی فاشستی تورکی. ئەگەر ئێمە بێ مێژوو بچینەوانەیە هەردوو ڕێکەوتنامەی لۆزان و سیڤەر بەرەو کۆتایی ئەچێت و پێما بێکێکیشیان چەند بەڵێن بۆ ماوەیەکە بەسەر چووە ئەیەوێت بەرفراوان لەشکرکێشی بکات و داگیرکاری بکە بەڕاستی بۆ وەڵامدانەوەی ئەتوانم بڵێم هەموو دنیا کە بڵێت ئەوە ئەو ڕێکەوتنامەی کە 100 ساڵ پێش ئێستا ئێمە لەسەری ڕێکەوت بووین لە سەردەمی ئەتاتورکە هەڵوەشاوەتەوانێ و بەویستی خۆمان کوێمان بووە داگیریەکەین. هەڵبەتە بەنسبەت میلەتی کوردەوانێ پێم وانە ئەمە یەکەم جار بێ و کۆتاجاریش بێت. بەڵام ئەوەی کە مای نیگەرانی ئێمەی میلەتی کورد خۆمانین، ئەوەی ئاڵاوینەتە یەکتری، ئەوەی ئاڵاوینەتە ئەوەی کە دوژمنایەتی بەرامبەر بە یەکتری بکەین. هەتاکو ئێستا نەمانتوانیوە کە میلەتی کورد یەکدەنگ بین بەرامبەر بەو لەشکرکێشیانی کە بەرامبەرمان ئەکرێت، نەمانتوانیوە هەڵوێستێکی جدیمان هەبێت بەرامبەر بەو لەشکرکێشیانە. بەداخەوەکو هەمومان نەزانین دوێنێ بە تەیارە بارەگاکانی هێزی پاراستنی بەرخودانی شەنگال دەزڕێ ببوورە بردومان کران کە 4 شەهیدیان هەبوو، 3 شەروان و لەگەڵ بەرپرسی باڵای یەکینەکە. پێویستە ئێمە یەکدەنگ بین کورد لەو خەوە قوڵی کە چەند ساڵە خەوتوین بە ئاگا بینەوە. ئێمە تەنها هەر تورک دوژمنمان نییە، بگرە دوژمن گەلێکی زۆرمان هەن، بەڵام ئێمە بێ ئاگاین لە دوژمنەکان. ئەوەندەی دەستمان لە ناو دەستی دوژمنانایە ئەوەنە نەمانتوانیوە هەماهەنگ بین لەسەر ئەوەی کە کۆک بین لەسەر ئەوەی کە میلەتەکەی خۆمان لە کۆیلایەتی و بەندایەتی دوژمنان و داگیرکاریەکان ڕزگار بکەین بەڕاستی. بەڵام پێویستە بەڕای من هەموو کورد بە ئاگا بێتەوە، چونکە ئەگەر ئێمە چاوەڕی دەسەڵاتداران بین و چاوەڕی ئەوە بین کە حکوومەتی باشوور خەڵک بە ئاگا بێنەوە یاخود ڕێنمایی بن بە خەڵک بۆ خۆ پاراستن، ئەوە خەیاڵێکی خاوە بێ دەست لە ئەژنۆدا بنیشین، چاوەڕی ئەوە بکەین کە بە ئاگامان بێنەوە، بێ خۆمان بە ئاگا بینەوە. بۆ خۆی بنەماکانی مافی مرۆڤ پێمانەڵێ بە تایبەت ئەو تیفاقیانەی کە وەکو پرەنسیپ دانراون بۆ لە کات و ساتەکانی جەنگە پێویستە کۆمەڵێک بنەمان پارێزێت لەسەر و هەمویانەوە ئەوەیە کە خەڵکی مەدەنی و خەڵکی سیڤیل ژن و مناڵ بە تایبەتی بپارێزێت لە هەموو جۆرە تووژێک و بەریەککەوتنێکی شەڕ لە نێوان هەردوو دەوڵەتێکا بێ یاخود لە نێوان دوو هێزی سیاسیا بێت. بۆی ئێستش ئەوەی کە لە شنگار ڕوویاوە بە تایبەت ئەوەی کە جەناب دەڵێیت خەڵکی مەدەنی پێوە بووە ئەمە پێشێلکاریی مافی مرۆڤە و
سەرباری ئەوەی کە شکاندنی سیادەی دەوڵەتێکی ترە لەلایەن دەوڵەتێکی ترەوە کە پێویستە ئەمە بەری پێبگیرێت و هەڵوێستی تونند و یەکلاکەرەوە هەبێت بۆ ئەوەی کە جارێکی تر لەلایەن هەر هێزێکی هەر وڵاتێکەوە هێزی هەر وڵاتێکەوە بێت هێرش نەکاتە سەر خەڵکی مەدەنی و خەڵکی مەدەنی بپارێزێت لە ململانێ و شەڕ و ناکۆشیەکان. ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ قسە و هەڵوێست و کاری تاڕادەیەکیان هەبووە لەسەرم قەزەیە. هەر یەک لەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە لەبارەی کەمپی مەخمور و گەمارۆدانی کەمپی مەخمور لەلایەن ڕێکخراوی هیومان ڕایتسەوە کە بڵاو کرایە و باز لەوە کرات کە پێشلکاری زەقی مافی مرۆڤ لەو کەمپەیە و حەسڕکردنیان بۆ دنیا و بۆ جیهان بڵاو کردەوە. ئەوەی کە بردومانی خاڵە سنووریەکان ڕێکخراوی تر و ئێمە هەردوێنێ لە کۆبوونەوەمانەیەشێک لەو خاڵانەوە بووە کە باسمان کردووە ئەمە کەمپێنی بۆ کراوە بۆی کە بابەتی بردومانەکانی خاڵە سنوورەکان بگەێنرێت بە هەموو وڵاتان و لە ناویشیانە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆی کە هەڵوێستێکیان هەبێت. بێگومان هەڵوێستیان هەبوو بەڵام حەزمی هەڵوێستەکەیان چۆن بۆ تا چەندێک بووە ئەوە پرسێکی تر.